ئینتەرنێت و کۆماری ئیسلامی ئێران شکستێکی دیکە بەڕێوەیە لە حاڵێکدا کە ناڕەزایەتی بەرین لە ئاست گەڵاڵەی سنووردارکردنی ئینتەرنێت هەروە درێژەی هەیە. سەرۆکی مەجلسی ڕژیم ڕۆژی پێنجشەممە 7 مانگی گەلاوێژ زاڵبوونی هێزە چەکدارەکانی بەسەر فەزای مەجازی تایید کرد. نوێنەرانی مەجلسی ڕژیم ڕۆژی چوارشەممە 6 مانگی گەلاوێژ گەڵاڵەی سنووردارکردنی ئینتەرنێتیان پەسەند کرد. ئەم گەڵاڵەیە گشت فەزای مەجازی لەوانە سایتە ئینتەرنێتیەکان و ئەپلیکیشنەکان دەگرێتەوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەکارهێنەرانی فەزای مەجازی و خاوەنانی کەسب و کارە ئەنلاینەکان بە شێوەی جۆراوجۆر ناڕەزایەتی خۆیان لە ئاست ئەم گەڵاڵەیە دەربڕیوە. بەپێی مادەی 9 ئەم گەڵاڵەیە کارگروپێکی پێکهاتووە لە سەرۆکی ناوەندی ملی فەزای مەجازی، نێونەرانی ستادی گشت هێزە چەکدارەکان، سازمانی ئیتلاعاتی سپا، وەزارەتی ئیتلاعات، وەزارەتی پەیوەندی و تەکنۆلۆژی زانیاری و دەستگای قەزایی کە بەسەر ئەم گەڵاڵەیەدا چاوەدێری دەکەن. لەم سەردەمەدا بوونی ئینتەرنێتی خێرا و بەهێز یەکێک لە نیشانەکانی گەشەی ئابووریە و مافی دەستڕاگەیشتنی ئازاد بە زانیاری و هەواڵ یەکێک لە پێوەرەکانی بوونی ئازادی و مافی تاکە کەسی و مافی مرۆڤ لە هەر کۆمەڵگایەکە. ئێران لەو دەگمەن وڵاتانەی جیهانە کە تێیدا گەڕانی ئازادانەی هەواڵ و کەڵک وەرگرتن لە ئینتەرنێت بوونی نییە ویان یەکجار لاوازە. ئینتەرنێت لە ئێران لە ئاستی کۆمەڵدا زۆرتر بۆ وێبگەڕان و پەیوەندیگرتن و لێکۆڵینەوەی زانستی زانکۆکان کەڵکی لێوەردەگیرێت. بازرگانی لە ڕێگەی ئینتەرنێتەوە بەهۆی نەبوونی ژێرخان و یاسای پێویست لە ئاستێکی سنوورداردا ئەنجام دەدرێت. سەرەڕای هەمووی ئەم بربەستانە لێکۆڵینەوەکان نیشانی دەدەن کە سایتە تجاریەکانی ئێران لە ئاستی ناوچەکەدا پڕبینەرترینن. لە ئێران بۆ کاری دیکە لەوانە ڕێزەرفی ئینتەرنێتی هۆتێل، بلیتی چارتەری و توورەکان، فێرکاری ئانلاینی معەلیمان، بلیتی فڕۆکە و قەتار و کەشتی، ناونووسینی ئینتەرنێتی و ئیمەیلیش لە ئینتەرنێت کەڵک وەردەگیرێت. بێگومان پەسەندکراوەکەی مەجلیس لەسەر هەمووی ئەم بوارانە کاریگەری دادەنێت و کەسب و کارە ئینتەرنێتیەکانیش کەم ڕەونەقتر دەکات. ساڵی 1993 زاینی واتە 28 ساڵ لەمەوبەر ئێران بە ئینتەرنێت وەسڵ بوو. لەو کاتەوە تا بە ئەمڕۆ ژمارەی بەکارهێنەرانی ئینتەرنێت بەردەوام زیادیان کردووە. بەڵام بەپێی ئاماری ساڵی 2018 ئێران لە بواری خێرایی ئینتەرنێت بۆ بەکارهێنەرانی ناوماڵ لە نێوان 207 وڵاتدا لە پلەی 118دایە. لە ساڵی 2019 هەتا ئێستا خێرایی ئینتەرنێتی مۆبایلی ئێران لە پلەی 56 و خێرایی ئینتەرنێتی سابتی ئێران لە پلەی 130 جیهانیدا بووە. کۆماری ئیسلامی لە هەوڵی پێکهێنانی ئینتەرنێتی ملیدایە تا لەم ڕێگەیەوە کۆنتڕۆلی بەسەر ترافیکی ئینتەرنێتدا هەبێت و گەڕانی ئازادی زانیاری و هەواڵ کۆنتڕۆڵ و سنووردار بکات و زانست و تەکنۆلۆژی خۆی لە بواری نزامی، ئابووری و حکوومەتیەوە بپارێزێ. ئێران بە مامناوەندی خێرایی 12.62 مێگابایت لە چرکەدا لە پلەی 131 جیهاندایە و لە وڵاتانی وەک سۆمالی و ئۆگاندا لە خوارترە. بەپێی دوایین ئاماری ڕەسمی دەستڕاگەیشتن بە پتر لە 5 ملیۆن سایت لە ناوخۆی ئێراندا بەری پێگیراوە. لە نێوان نزیک بە 200 وڵاتی ئێستای جیهان 22 وڵات تۆڕە کۆمەڵایەتیەکان و 13 وڵات تۆڕەکانی ئینتەرنێت و مۆبایلیان فیلتر کردووە. وڵاتانێکی وەک تورکیا، ڤێنزوێلا و فیلیپین ناوەندگەلێکیان هەیە کە خەریکی بڵاوکردنەوەی سیاسەتی دەوڵەت و چەواشەکردنی زانیارین و بەواتایەکی دیکە هەواڵی درۆ و ساختە بەرهەم دێنن. کۆماری ئیسلامی لە بارودۆخی ئاسایی کۆمەلگادا سایتەکان دەبەستێ و لە دەستڕاگەیشتنی ئازاد بە هەواڵ و زانیاری ڕێگری دەکات و لە بارودۆخێکی وەک ئەمڕۆژدا کە ملیۆنان کەس لە خەڵکی ئێران لە ناڕەزایەتی بە حکوومەتی ئیسلامی ئێران لەسەر شەقامەکانن، دەست دەداتە قەتکردنی ئینتەرنێت لە ناوچەکانی وەک خوزستان تا لە بڵاوبوونەوەی هەواڵی خەبات و
هەواڵی پەیوەندیدار بە سەرکوت و جەنایەتی ڕژیم ڕێگری بکات. لە هەمان حاڵیشدا هەواڵنێر بازجووەکانی سەر بە دەستگای ئەمنی و نظامی خۆی دەنێرێتە ناوچەکە تا راپۆرتی درۆین و ساختە سەبارەت بە بارودۆخی ئێستا بڵاو بکەنەوە. قەتکردنی ئینتەرنێت تەنیا ڕێگری لە گەڕانی ئازادی هەواڵ و زانیاری لە کۆمەڵدا نییە. ژمارەیەکی یەکجار زۆر لە بەکارهێنەرانی ئینتەرنێت کار و ژیانیان لە گرەوی دەسڕاگەیشتن بە ئینتەرنێتدایە و کۆماری ئیسلامی بە قەتعی ئینتەرنێت بەکردەوە هەژاری و بێکاری زیاتر بەسەر خەڵکدا دەسەپێنێ. بەڵام بێگومان حرەکەتی داماوانەی ڕژیم لە بەرەنگاربوونەوە لەگەڵ زانست و تەکنۆلۆژی کار بەجێیەک ناگەیەنێ. بەر لەوەی کە کۆماری ئیسلامی بتوانێت ئەم جۆرە گەڵاڵانە بەڕێوەبرێت، ئینتەرنێت لە ڕێگەی ماهوارەی ئینتەرنێتی خێرا و هەرزان دێتە بەردەست خەڵکەوە. هەروەها هەموو نیشانەکان ئەوەمان پێدەڵێن کە شەپۆلی خۆشاوی خەباتی جەماوەری دەرفەتی کەڵک وەرگرتن لە گەڵاڵەی ئستراتیژیک و درێژەماوە بۆ کۆنتڕۆڵکردنی خەڵک بە کۆماری ئیسلامی نادات. ساڵها پێش ڕژیم بۆ ڕێگریکردن لە دەستڕاگەیشتنی خەڵکی ئاوایی بە مەهوارە بەرقی ئاواییەکانی قەتع دەکرد و خەڵکیش لە بەرامبەردا بۆ وەکارخستنی ئامێرەکانیان لە باتری ماشێن و تراکتۆر کەڵکیان وەردەگرت. کۆکردنەوەی ڕێزیفەری ماهوارەکان و چوونە سەربانی ماڵەکان هەوڵێکی سەرشۆڕانەی دیکەی ڕژیم بوو و ئەمڕۆ کەمتر ماڵێکەیە کە بە تەلەڤیزیۆنی و رادیۆ ماهوارەییەکان دەستی ڕانەگات. لە حرامکردنی موسیقا تا قەدەغەکردنی ڤیدئۆ لە کۆکردنەوەی دیشی ماهوارەکان تا ڕێگری لە چوونی ژنان بۆ وەرزگاکان و فیلتەرکردنی ئینتەرنێت و هیتر، مەسیری پاشەکشەی ڕژیمی ئیسلامی لە بەرامبەر خەڵک و زانستی زەمانەدا بووە. بلۆک و فیلتەرکردنی سایتەکان بوو بەهۆی فراوانبوونی ئیمکاناتی جۆراوجۆری وەک فیلتەرشکێنەکان. 50 ملیۆن بەکارهێنەری ئێرانی ڕێگاکانی بەرەنگاربوونەوە و پوچەڵکردنەوەی سیاسەتی کۆنەپەرستانە و دژە ئینسانی ڕژیمیان دیتووەتەوە و دەشی بیننەوە. ئەگەر ئاخوندی ئاوایی توانی بە قەتعکردنی بەرق لە دەستڕاگەیشتنی خەڵک بە مەهوارە ڕێگری بکات، حکوومەتی ئیسلامی ئێرانیش دەتوانێت لە سەدەی 21دا کۆمەڵ و خەڵک بۆ 1400 ساڵ لەمەوبەری بیابانەکانی عەرەبستان بگەڕێنێتەوە.